قسە و باسکردنە لەسەر هەواڵە کوردیەکان جێ ئەو هەواڵانەی کە بابەتی ڕۆژ و سەرنجڕاکێشن لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە پێشکەشەکرێ بێەوەی عزیز و خۆشەویست و لەگەڵەوەشە هەواڵە هونەریە جیهانیەکان بە هەمان شێوە لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەتوانن گوێبیست بن. دەستپێکی پرۆگرام قسە و باسەکەم لەسەر چوارەمین هەفتەی پرۆژەی سینەما دژ بە توندوتیژی دیارە بابەتیشی گرنگە دژ بە توندوتیژی لە هەموو جیهانەکەیسا بەپێی چەندین مادە و ئەو یاسایانەی کە دانراوە بۆ ڕوبەڕووبوونەوە دژ بە توندوتیژی هەیە لەگەڵ ئەمەشە چەندین هۆکار هەیە بۆی بتوانن ئەم توندوتیژە بگەێنە خەڵکو و لە ڕێگای ئەو هۆکارانەوە بتوانن ئەو شاری زیاتر بڵاو بکرێتەوە. هیچێک لەوانە سینەمایە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر و بینەرانەی فیلمێکە بینن و لە فیلمەکەیان ناوەڕۆکی فیلمەکە و شێوازی فیلمەکە و بەرەمێنانی فیلمەکە کاریگەری ڕاستە و خۆ بەرکەوتنی زیاترێ بێ لەگەڵ ئەو بینەرەی کە بینەری ئەو فیلمە بن و لە ڕێگای فیلمەکانەوە بە تایبەتیش بابەتی پەروەردەی و شێوازی توندوتیژی و هەروەها چۆن بنەبڕی توندوتیژی ئەکرێت. ئەمە پرۆژێکی تایبەتە لە شاری سلێمانی کە تایبەتە بە دژ بە توندوتیژی و لە ڕێگای نمایشی فیلمەوە هەروەک ئاماژەم پێکرد سینەما و بەرکەوتنی ڕاستە و خۆی بەرەو بینەرانە زیاتر هۆشیاری زیاتر بڵاوکاتەوە. هەروەها ئەم بابەتە بۆ خۆشی بۆ ئەوەیە کە بتوانرێت توندوتیژی بە تایبەت بنەبڕ بکرێت یاخود کەم بکرێتەوە یاخود هاندانێکی زیاتر بێ بۆ ئەوی بتوانێت لە ڕێگای سیمینار و هەروەها لە ڕێگای جۆرە پرۆژانەوە ئارامی زیاتر دروست ببێت و لەم نێوەندەیە قسە و باسکردنە لەسەر بابەتە هونەریەکان و بابەتی سینەمایی و کاریگەریان لەسەر دروستبوونی ئارامی لە هەر شوێنێکە. پرۆژی سینەما دژ بە توندوتیژی لە سلێمانی بەردەوامەوە پێی ناوەتە هەفتەی چوارەمەوە کە لەم هەفتەیەشدا فیلمی تیمبەکتۆ نمایشکرا کە چیرۆکی فیلمەکە باسی بارودۆخی نەخوازرا و ئەو ئاڵنگاریاناکە کە دانیشتوانی شاری تیمبەکتۆی ڕۆژ ئەوەی ئەفریقا ڕوبەڕوویە بنەوە دوای ئەوەی گروپێکی تونڕە و دەست بەسەر شارەکە داگرێت. پرۆژی سینەما دژ بە توندوتیژی پرۆژێکی هاوبەشی ناوەندی خەزەلنووس و سینەما سالمە کە بریتیە لە نمایشی گشتی و بێ بەرامبەری ئەو فیلمانی هەڵگری ئایدیای دژ بە پەرگیری و دژ بە توندوتیژی ئاینی و مەزەبی و دژ بە مافەکانی مرۆڤن و ئایدیای سەرەکی ئەو فیلمانە نیشاندانی ئەو فەزا ترسناکەیە کە هەر جۆرە بیرکردنەوەیکی تاک ڕەهەند و دەمارگیر دەتوانێت چەندێک ژیان لەمانە ڕاستەقینەکەی دابماڵێت و چیوێرانیەک لەسەر زەوی بخۆڵقێنێت هەر بەم هۆیانەوە لا سۆنگەی باوەڕبوون بەوەی کە سینەما دەتوانێت ڕۆڵێکی گەورە و بەرچاو دژ بەم شێوە بیرکردنەوەیە ببینێت تێڕوانین بۆ دنیا بگۆڕێت و جۆرێکی تر لە بیرکردنەوە بەرهەمبێنێت کە دوجار لە خزمەتی گەشەی کللتوری دابێت ئەم دوو ناوەندە ئەم پرۆژەیە سەرپێخن.